بنێرانی خۆشەویستی شارپرێس ئەم کاتتان باش. من جیهاد هەورامی پەیامێری شارپرێس لە بەریتانیا. ئێستا لە شاری ئێدینبرۆ لە پایتەختی هەرێمی سکۆتلەندام. دوایین زانیاریەکان سەبارەت بە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لەم وڵاتە بۆ ئێوەی ئازیز دەگوێزمەوە. ئەمڕۆ ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر بڵاوبوونەوەی یەکەم حاڵەتی کۆرۆنا ڤایرۆس لەم وڵاتەدا. بەپێی دوایین زانیاریەکان لە ماوەی ئەم ساڵەدا زیاتر لە 3 ملیۆن کەس بەهۆی ئەم ڤایرۆسەوە توش بوون و زیاتر لە 100,000 کەسیش بە بۆنەی کۆرۆنا ڤایرۆس گیانیان لەدەست داوە. لە ئێستادا وڵاتی بەریتانیا لە قەدەغەی گشتی هاتوچۆی تەواوەتیدایە کە ماوەی زیاتر لە مانگێکی تێپەڕاندووە. لە ئێستاشدا بارودۆخەکە لەژێر کۆنتڕۆڵدایە، بەڵام بەپێی ئاماری ڕۆژانە کە زیاتر لە 1000 کەس بەهۆی ڤایرۆسەکەەوە گیان لەدەست دەدەن و زیاتر لە 30,000 کەسیش توش دەبن. ئەمەش بەرپرسانی وڵات بە تایبەتی NHS واتە بەڕێوەبەرایەتی تەندروستی نیشتیمانی بەریتانیای وا لێ کردووە کە زیاتر هەوڵی چارەسەرکردن و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بدات و چەندین ڕێکاری جۆراجۆری کردووەتە بەردەست. لەوانەش قەدەغەی هاتوچۆی گشتی داخستنی خوێندنگە و کۆلێژ و هەروەها داخستنی هەلاخیەکان و داخستنی شوێنە گشتیەکان بە تایبەتی ئەو کڵەپ و باڕ و ئەو شوێنانی کە کۆبوونەوەی گشتی تێدا دەکرێت. لەگەڵ ئەوەشدا زۆربەی کەسەکان یاخود فەرمانبەران لە ئێستادا لە ماڵەوە دەمێننەوە و ڕێژەیەکی زۆر کەم لە هاوڵاتیان یاخود فەرمانبەران کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان بەڕێوە دەبن. لەگەڵ ئەوەشدا حکوومەت پلانی داناوە کە لە ماوەی قەدەغەی هاتوچۆی گشتیدا قەرەبووی ئەو کەسانە فەرمانبەران یاخود ئەوانەی کە بزنسیان هەیە بکاتەوە بە ڕێژەی 100% کەمتریان زۆرتر. لە ئێستادا جگەل لە کۆرۆنا ڤایرۆس حاڵەتێکی نوێ تۆمار کراوە کە ماوەی چەند مانگێک بڵاوبووەتەوە کە جۆری نەوەی دووەمی کۆرۆنا ڤایرۆسە. جیا لەوەش حاڵەتێکی نوێی جۆرە ڤایرۆسێکی تر کە بە ئەو ڤایرۆسە بە ئەفریقی بەناوبانگە لێرە بڵاوبووەتەوە کە پزیشکان ئەماژە بەوە دەدەن کە لە 100 حاڵەتی توشبوو 75 یاخود کەمتر و زیاتر گیانیان لەدەست دەدەن. ئەمەش وای کردووە کە هاتوچۆکردن بە شێوەیەکی گشتی ئەستەنگ بکرێت و قەدەغەی هاتوچۆ لە نێو فڕۆکەخانەکان بۆ دەرەوەی بەریتانیا یاخود هاتنەوە بەریتانیا بەردەوامی پێ بدرێت. لەلایەکی دیکەوە هاوڵاتیانیش نیگەرانی خۆیان دەردەبڕن بەوەی کە ماوەیەکی زۆرە لە ماڵەکانیان ماونەتەوە و نەڕۆشتنەوەتە سەرکارەکانیان و جۆرە بێزاربوونێک بەوە نیشان دەدەن. بەڵام لەلایەکی دریشەوە حکوومەت و دەسەڵاتدارانی بەریتانیا بەردەوام ئامۆژگاری هاوڵاتیانەکەن کە لە ماڵەکانیان بمێنەوە و ئەگەر بۆ ڕۆژانەکاری خۆیان بڕۆنە دەرەوە نێوان 2 مەتری خۆیان بپارێزن دەمامک و هانجێڵ بەکاربێنن. لە ئێستایا ڕۆژانە بەرپرسانی وڵات بە تایبەتی سەرۆکوەزیران و وەزیری تەندروستی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پەیامەکانی خۆیان بڵاو دەکەنەوە بەوەی کە کۆتایی ئەم مانگە لە جۆرە جۆرەکان کە ئەم کەرنتینی گشتیە هەندێک کەم بکەنەوە بەوەی کە هەندێک شوێن بەڕووی هاوڵاتیان بێنە دەرەوە و سەرقاڵی ئیشوکارەکانی خۆیان بن. لەلایەکی دیکەوە خودی سەرۆکوەزیران چەند جارێک ئاماژەی بەوە داوە کە ئەم حاڵەتە بەردەوام دەبێت تاکو و کۆتایی ئەم بەهارە و داواکاریش لە هاوڵاتیان بمێنەوە بۆەوەی کە هاوینێکی تەندروست و هاوینێک پڕ لە گەشت و خۆشیوی بۆ هاوڵاتیان بەوەی کە ڕێنماییەکان جێبەجێ بکەن. لە ئێستاشدا سەرجەم وڵاتانی دیگەی ئەوروپی زۆربەیان قەدەغەی هاتوچۆ یاخود گەشتکردن بۆ وڵاتی بریتانیان داناوە و بریتانیاش بە هەمان شێوە گەشتەکانی خۆی بۆ چەند وڵاتێک ڕاگرتووە تاوەکو بتوانێت زیاتر کۆنتڕۆڵی ڤایرۆسەکە بکات. بەرپرسانی تەندروستی وڵاتی بەریتانیا ماوەی پێشتر سەرقاڵی دروستکردنی جۆرە پێکۆتەیەکی دژە کۆرۆنایان ئامادە کردبوو لە زانکۆی ئۆکسفۆرد. لە ئێستاشدا ڕۆژانە سەرقاڵی کوتانی ئەو کەسانن کە لە خۆناغی یەکەمدا خاوەن پێداویستی تایبەتەکان دەکوترێن و چاوەڕوان دەکرێت تا کۆتایی ئەم مانگە زیاد لە ملیۆنەها کەس ئەم پێکۆتەیە وەربگرن
بۆ ئەوەی کە بتوانن ڕێگری لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە بکەن و ئاماژەکان بەوەش دەڕوات کە ئەم پێکۆتەیە تا ئێستا سەرکەوتنێکی بەرچاوی بەدەست هێناوە بۆیە چاوەڕوان دەکرێت لەگەڵ کەرنتینی گشتیدا ئەم پێکۆتەیە لە هاوڵاتیان بدرێت و لە کۆتایی ئەم وەرزەدا بتوانن بە زۆر جۆرەکان ڕێگری لە زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بکەن یاخود کۆتایی بە بڵاوبوونەوەکە بکەن. ئەمە دوایین زانیاریەکان سەبارەت بە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە وڵاتی بەریتانیا بوو لە کاتەکانی داهاتوشدا لە ئەگەری هەر گۆڕانکاریەک یاخۆرە پێشهاتەیەک ئێمە زانیاریەکان بۆ ئێوە دەگوازینەوە.